بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەوەکەین بۆچی حکوومەتی هەرێم دەرماڵەی قوتابیان لە هەردوو بەشی زانکۆ و پەیمانگەکان دابین ناکات. هەڵبەتە هەفتەی ڕابردووش بە هەمان شێوە قسەمان لەسەر دەرماڵەی قوتابیان کرد. پرسیاری ئەومان کرد بۆچی حکوومەتی هەرێم تا ئێستا نەیتوانیوە ئەم دەرماڵەیە بۆ قوتابیان داوا بکات. دیارە لە ڕۆژانی ڕابردوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قسەی کرد لە ڕێی شاشەکانی کەناڵەکانەوە، باسی لەوە کرد کە لە هیچ وڵاتێکە دەرماڵە نادرێ بە قوتابی، بەڵام بە پێچەوانەوە بینین لە زۆربەی هەرە زۆری وڵاتانی ئەوروپا دەرماڵەش ئەدرێ بە قوتابیان، هاوکاری قوتابیان ئەکرێ، دەستگیرۆییان ئەکرێ لەوەی کە زۆر شتیان بۆ دابین ئەکرێ. ئێمە چەند خەلەلێکمان هەیە. یەکێک لەوانە سیستمی خوێندنمان تا ئێستا سیستمێکی گونجاو و ڕێک و پێک نییە. هەروەها قوتابیانمان ینی بچووکترین نمونە لە ئێستاە کە داوای ئەکەن بەشێک لە قوتابیان ئەوەیە بۆ نمونە تەلەبە بێ بە زەی موحەد، بۆ ئەوەی ئەرکێک نێتە سەرشانی و هەموو ڕۆژێک بە جلوبەرجێکی جیاوازەوە بێتە ناو زانکۆ و بێتە ناو کۆلێژ و پەیمانگاکان، بۆی چینایەتی دروست نەبێت. لێرەدا من توانام نییە ئەمڕۆ جلێکی جوان لەبەر بکەم، توانام نییە بچمە کافتریایەک، توانام نییە سەفەر بکەم بێمەوە بۆ شارەکەی خۆم. وەک بینیمان لە خۆپیشاندانەکان کۆمەڵی قوتابی بەڕێز هەبوو. پرسیاری ئەویان نەکردیانوت بۆچی حکوومەت تا ئێستا درکی بەوە نەکردووە کە ئێمە ناتوانین مەصرفی هاتوچۆمان نییە، ینی کە سوکارمان ناتوانن ئەم مەصرفەمان بۆ دابین بکەن. بریا من کۆمنتەکانم خوێندایەتەوە پێشەوەی پەیوەندیەکان وەربگرم، بەڵام ئەگەر دواتر مەجال بوو ئینشاءڵڵا لە دەرفەتێکا کۆمنتەکانی ژە خوێنمەوە لە خزمەتان نابم. با بچمە لای باوکی هەردەم لە کۆیەوە. باوکی هەردەم. سلام علیکم. وعلیکە السلام ورحمة الله وبركاته. کاک محمود جان باش، ئێوارەت باشی جانەکەم، هەموو کاتت باش باوکی هەردەم. زۆر زۆر سپاس. بەرنامەکەتان لێ دەکەم. عەزیزی سپاس دەکەم لە خزمەتی جەنابتم. وەڵا لەسەر تەوەری بەرنامەکە حکوومەت هەیە شتێک کردووە بە کۆمپانیا لە بۆی پارەی تێدا ئەو ناهەوێ ئەو خەڵکە بژێنێ، دەیهەوێ خەڵک کۆمپانیا حیزبەکانیان بژێنێ. یعنی بەرنامەکە ئەوەیە کاکە ئەو خەڵکە باسێ بگا. بەڵێ یعنی پارەی نەوت ئەوە فت هیچ حسابی بۆ ناکرێ، ناگەڕێتەوە بۆ هەرێم، هەمووی بۆ وڵاتان دەڕوا دابەش کراوە. پارەی هەرێمیش کە لە بەدەست دێ لە ناوخۆ لە کۆمپانیاکان هەمووی دەچێتە جیفانی حیزبەوە. دەبێ خەڵک حیزبەکان بەخێوکە، حیزبە بڵێن بۆ نمونە حیزبە دەست ڕۆیشتوەکان، حیزبە دەسەڵاتدارەکان باش بمان هەیە نەمان هەیە شتێکیان کردوتە کۆمپانیا هەتا یەک دوو ساڵێکە یعنی زیاتریش خەڵک ماڵوێرانتر دەبێت. بەس جارێ ماوەکەم مەبەستت لەم تەوقیتە چییە؟ ئەو خوێندنی ئەهلی هەر نامین، ینی خوێندنی حکومی هەر نامین، هەمووی دەکرێت بە ئەهلی. باشە بۆ یەک دوو ساڵی تر زانیاریەکت لایە یان بە تەوەقوعی خۆ دوا دەڵێ باوشی؟ ئەوەی لە بەوەی ساڵانی داهاتوو ساڵانی ڕابردوو شاهدی ئەوەن کە لە داهاتوو خراپتر دەبێت لە بەستی لە بۆی 2012 خەڵک 2011 خەڵک خۆپیشاندانی دەکرد، هەموو شتێک هەبوو، بەڵام وردە خەڵک داوای ماسی خۆ دەکرد تونتریان کرد لەسەر خەڵک، هەر داوای ماسی خۆ دەکەن تونتری دەکەن. ئێستا کاکە بۆ نمونە شت نەماوە بازی لەسەر داگەندرێ، تو شتە یەک شتم پێ بڵێ بازی لەسەر نەبێ، یەک شتم پێ بڵێ بازی لەسەر نەبێ نییە. زۆر باشە پەیامەکەت گەیشت. یعنی یەک شت نییە بازی لەسەر نەبێ. ئێستا کابرا دەچێت دوکانی هەیە دە بازی لەسەرە، کابرا تەکسی پێ تەکسی کاک محمود جان بۆ نمونە تەکسی بۆ دێمەوە ئەوە تەلەبە ماڵی وێران بووە، بۆ نمونە تەکسی کابرا تەکسێکی پێەیە کاکە 6 بازی لەسەر با وەرساکەم. یەکەم ئەوەیە ساڵانە نوێ دەکرێتەوە، ژینگە و ڕێگا و بان بەنزینگرانی لەجگەی هاتۆتە سەر، ئەودا ساڵانە نوێکردنەوە پارەی دێتە سەر، ئینجازە گران بووە. ئێستا تو ئینجازە نوێ دەکەیەوە 70,000 دەڕوە کاکە، چەند ساڵە 10,000 دەڕوە، سەنەوی لێ دەکەیەوە 5 وەرەقەت دەڕوە، یعنی لە پای چییە هەم پارەیە؟ جوانە یعنی هەموو شتێک بازی هاتوتە سەر کاکە. کاتیش لە هاوڕێیان دەگرم داوای لێ برن دەکەم، باوەڕ بکە ئەو خەڵکە ئەوها بێدەنگ بێ خراپتر دەبێت لە داهاتووشدا دەیبینیت.
دەستخۆش بەرنامەکەتان لێ دەکەم. دەستخۆش سپاس بۆ پەیوەندێکت باوکی هەردەم. چمە لای مام جەوهەر لە کۆیە؟ کاک محمود شەو باش. هەموو کاتت باش مام جەوهەر. دەڵێن باڵای تفەنگم بۆ چییە گری سووری بۆ کوردن بێ شەق و لێدان و زیلەت زیندانیەکە سەردامی بێ ئازادی کوردان تاکو کەی بۆ ئازادی مەیسەر نەبێ ئازادی سیمای کوردان لە دڵەکانمان گوشاد دەبێ کۆیلایەتیشم بۆ چییە سەردەنیستی میلەتت بێ تاکەی کۆیلایەتی کوردان کاری دژمن دووبارە بێ وەرەسەی کورسیشم ناوێ منداڵەکەت ئەنکەرم بێ شێوەی تۆ سەیرم بکە هەر زێر دەستی دروست من بێ تاکەی دزینی ماڵی کورد ئەم چاوە بە خۆڵ تێر دەبێ سوانی کوردان کوا لەکوێیە کە ئاگای لە میلەت نەبێ دەبڕۆبار کە تازووە کوردستان ڕزگاری دەبێ بێنی سوانی کوردان شێوەی غاندی ماندی لابێ ئەویش حەمەدی مەهدیە کە محەممەدە بۆ کورد دەبێ بەداخەوە ئەم دای سەرۆکی حکوومەت دەبێت دەرماڵی قوتابیان دەدەم و لەگەڵ یاندا دەنیست و سار بە سار دەرکەی زانکۆی دەکەینەوە چیان پێویستی دکوڤەر خواردن پێویستیژیان سەردانی ماڵەکانیان دەکەی بزانین بژێی ژیانیان چۆنە واروازێک لە کەسی حینیسە کەوابی ئەو حکوومەتی ئێرە بە غەیری سەرۆکی حکوومەت یەک وەزیری چی بەدەستنیە داربڕینی تورکیای نەبوونی دەرمان لە خەستەخانەی سەق و تێڵدانی سەرزادە قوتابیان بریندارکردن و کوستنی پێشمەرگە نەبوونی پیلانێکی بژێوی ژیانی خەڵکی کوردستان نەبوونی پێدانی نەفت لە کام ڕووە باسی دەکەی ئەگەر ئەوانە زەڕە ویژدانیان هەبە 30 ساڵە میلەت پێیان دەرێ ئێوە ناتوان میلەت بەخێ بکەن دەبایە کۆچان بکرد با بڕۆیشتان نەخ خەڵک لە بیلاڕوسیا لەناو بشاد سەرمایە منداڵی هەمووی تووشی نەخۆشی ببێ و پێیان بڕێن چەق و چێس کامتان چەق و چێسن حکوومەتی هەرێم و ئێکێکی پارتی ئێوە چەق و چێسنیان ئەوانە کامتان زاڵمە میلەتیان ئێوە بەواسەی ئەو میلەتەی گەیشتین بەو ڕۆژە سوێن نییە پارەی تێ بکەن لە خوای بەزیادبی چاو ڕوتانێ لە وڵاتانش بکن باسی یەکشتی بکەن لەبەرەوە ئەوەی مافی مرۆڤە لەناو دەستەی گۆدانیا بەرامبەر خەڵکی کوردستان تەواو مام جەوهەر سپاس دەکەم پەیامەکەت گەیشت سەدام دیارە ئێستا وەس بە قسە نەکەن یەکێتی پارتی حکومڕانە دکتاتۆرەکە یەکێتی پارتی دیارە ئیتر سپاس خوا حافظ خوا لەگەڵ سپاس بۆ پەیوەندەکەت مام جەوهەر دەستخۆش ئەچمە لای کاک دەروێش لە دهۆکەوە سەیدا دەروێش السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. باشی بەڕێز باشی کاک دەروێش سپاس فەرموو بەڕێز خودێ ئێک نەمایە درست خودێ نەمەڵا نە ئەودی یعنی ئێک نەمایە حەقی بۆ خوی سەوتی کاک دەروێش وازەح نییە نازانم بە وازەحی گوێم لێ نەگرت بەڵێ سەوتت وازەح نەبوو دووبارێکەوە زەحمە نەبێ بەڕێز هەجێ گوتی کەس نەمایە حەقم دەبکردین ئای وەڵا مرۆڤ حەقە یعنی نەمایە یاوی دەبکرد خوا شاهیدەیە کەلیمە لی تێناگەم بەڵێ نازانم ئەڵێ چی تێناگەم سێرم بۆ بکەرەوە خوا ئازێر نەبێ بەزانڵێ چی سەیدا دەروێش دەتوانی بە تۆزێک هێواشتر بە سۆرانی دەتوانی قسە بکەی بە سۆرانی دەتوانی قسە بکەی کاک دەروێش سەوتی تەلەفۆنەکەی وازەح نییە خۆ من لە بادینی باش تێدەگەم کاک دەروێش بەڵام سەوتی تەلەفۆنەکەت وازەح ناگاتە من بەڕێز هەجێ گوتی هەمی منە دزیێڵە هەمی دزیۆت یعنی ئێک نەمایە عەبرە دەبکردن ئێستا تێگەیشتم یعنی کەس حەقیە نۆبێژیدن تەواو تێگەیشتم ئێستا تۆ دەڵێی هەمووی دزی دەکا ینی هەموو خەریکی گەندەڵی دزیە حەقیە بێژیدنە هەمی دزیێت یعنی عەلەما بگرن مەسوولە بگرن یعنی ئێک حەقی نۆبیدن جوانە عەدالەت نینە عەدالەت یعنی ئێک حەقی نۆبی کاک دەروێش دەزانی سەبەب چییە؟ سبب پیغمبر صلى الله عليه وسلم دفرمه لو وسد الأمر إلى غير أهله فانتظر قيام الساعة إشكاري أو ولاتا أو ملتا بدستي أهلي تخصص ونية تيدقي
یعنی بەدەستی ئەهلی خۆیەوە بەدەستی ئەهلی ئەمین و دەستپاک و دەمپاک و دایانپاکەوە نییە وڵاتەکەمان بەدەستی کۆمەڵی خەڵکی مشەخۆر کۆمەڵی خەڵکی گەندەڵ کۆمەڵێک لەم جۆرە خەڵکەیە یعنی ئەوە وازەحە لە لای جەنابەت ئەوە فەرمودەکە تەقریبەن ئاوا دێتەوە یەکەم دووەم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی کەیە ئەفەرمێ زمانێک دێتە سەر ئومەتی من کە دەستەواژەیەکی بەکارهێنا پێی وتن ڕۆی بیضا وتیان ڕۆی بیضا کێیە وتی خراپترینی خەڵکی ئەم ئومەتە دێن دەسەڵاتی ئەو وڵاتە دەگرنە دەست باشە گیانەکەم سپاس دەکەم کاک دەروێش بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بە پەیامەکەت گەیشت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت موفق بی من ئێستا بەباشی لێت حاڵی بووم ئەم جارە کاک عومەر لە سلێمانیەوە حاجیان سلام علیکم وعليك السلام ورحمة الله کاک عومەر گیان والله گاگە حاجیان بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دەرماڵە بە قوتابیانی زانکۆ پەیمانکەکان سەرف ناکات لەبەرەوەی پێی ناخۆشە ئەم حکوومەتی هەرێمە پێی ناخۆشە خزمەتی تاک بە تاکی ئەم کۆمەلگایە بکە بۆیە سەرفی ناکە هەجنا ئەگە تۆ بێنە پێشتاوی خۆمان ئێمە هەمومان لەم کوردستانە یاژین ئەوە تا دوێنێ پێنج پێشمەرگە پێنج زۆڵی ئەم وڵاتە شەهید دەبێت پێشمەرگە لە ڕێبەیەکایە هەچی قواتێ هێنایەتە ناو ئەم شارەوە بەڵام مامۆستا دیاری تۆ بە زۆرە یەک شتێکە پێ بڵێم ئەم حکوومەتەی هەنیوە گەوە وایە کە بۆ خۆی تێناگەوە زاوە خەڵک تێنەگا باشە مەصرفی ئەم هێزانەی کە یەکە هەموو ڕۆژێک ئەم لیوا و پێشمەرگە و هەچی قواتی ئەسکەری و ئەمنی هەیە لە ئینزارایە بەس ئەو مەصرفەی ئەم سێ چوار ڕۆژە کردوێتی کە بەتەمایە تایەکی دوانزە بیکە بۆ پارەی ئەو دەرماڵی خوێندکاران دەرێتەوە بەڵام ئەو لێ ئەکسە میلەتی سوادەی لێ بکات کێشەی لێ نییە کێشەی لەوە وەکو حکومەتی بە ئەسەتانەوە دو پێنجی داهاتەکەی دا بە چەک و ئەسەحاب بە سەر میلەتەکەی خۆی تۆ ئەم پارەی کە لەم ئینزارەیە سەرفێکی هەموو هێزی کوردستان خسۆتە ئینزارەوە ڕەبایەکانیش شۆ کردو هێزی پێشمەرگە هاواری لێ ساوەڵە کاکە گیان بۆچی قواتەکانە باتەر سەیسایە قوسلێمان دایانێ بۆ حەو پێشمەرگە لە ڕەبایەکە دایانێت داعش بێ زەفەری ببێنێ یعنی مامۆستا دیاری دەست لەم حکومەتە بشوە ئەو جیرێکی ڕۆشنبیری ناوێ ئەو وەکو ئاغاقەی زمانی زووە ئاغای زمان لێ فەراحێکم بۆ پێیاکە شەڕواڵەکەی ئەمەنە دڕاو بێ شوتیتەوە نەوەستێ بۆی شوتێک نەباتەوە وڵاوە یعنی دزی بێ نەکرێت ئەدینا بۆ توانای دەرماڵ بە یعنی ناتوانێت هەر حەقی ئەو مەسرفێکی ئێستا و پێشمەرگانەی کە لە ئینزاران ئەو خەڵکانەی قسێتی ئینزار ڕۆژانە بەخۆڵەوە بەلاش ناڕە مەسەوی دێکە باشە ئەو پارە کات دیگە بەس سابی کە داهاتە هەرە ئەو مەسرفێکی کردوێتی بۆ توانە بیدا بە دەرماڵەکە و لە کۆڵی بێتەوە لەبەرێ حکومەت وا باشە پینە و پەڕۆی شتێ بکا باشترە یعنی ئێساکانە حکومەت پینە و پەڕۆی دەرماڵەی قوتابیان کە گەشترین ڕۆشنبیرترین چینی کۆمەڵگە لە هەموو وڵاتانە ئەوەی کە احتیمال پێدەن زانکۆ پەیمانگەکان لەم وڵاتێمە پەراوێز دەخرێ یەکەمی هەموو هەرێمی کوردستانی کردووە سزنی کردووە لە سەرتی لە سەزارنە یەکورە ماڵە بە قورژی لە حکومەت تۆ 50 کونت تێیە کاکە تۆ ئێستاکانە 6,000 نادێت تا چینی کاسب لە بازاڕ داوا پارە لێکە پێشمەرگە داوا لێکە خەڵک داوا لێکە تۆ کاکە ژێر تۆ مادەمەوە نەکون تێ کونێکیان بێکە مامۆستا دیاری خەڵک بەتەمای ئەوە نەبێت تەلەبە خوێندکات بەتەمای ئەوە نەبێت لەم حکومەتەی سوادە بکات سەتانەوەتونەوەی هێناوە شمولی نەکردوڵێت تۆ بچی بە پارە بخوێن ئێ حکومەت تۆ ئاو کارەبا و هەوا و دار و بەرد و هەموو شتێک لێ کردوین بە پارە تۆ پارە بۆ چێ کاکە پارە بۆ چێ پارە بۆ ئەوە نێ بۆ خۆش بزانانی میلەتەکەت بێ دەست خۆش بەتەوەرەکەت دەست خۆش بێ سپاس دەکەم کاک عومەر لە سلێمانیەوە لەش ساقبی باوکی محەممەد لە هەولێرە وەرەگرم سلام علیکم مامۆستا گیان وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا گیان تەوەرەکە وەزام لەسەر دەرماڵەی قوتابیانە لەسەر دەرماڵەی قوتابیانی هەرێمی کوردستان لە زانکۆ پەیمانگەکان مامۆستا گیانێن ڕەخنەک و پێشنیازێک لەبۆ جەنابتان لە خزمەتی جەنابتان ئەنگۆ برا گەورەی لە خزمەت خۆی دەبن هەمومان ئینشاءالله ئەمێن والی هێشتا تەمەنم 31 ساڵە بەڵێ بەبیرم دێ لە ساری 2000 تا بینی 2000ەکانیش پێش بێت کۆمەڵ هەبیتن جەنابتان بزنەوەی ئیسلامی وە بوو بەڵێ یعنی ئەگەر ئافرێتێکی پیشاندا بە لە تەلەڤیزۆنی بەس سفورە باید یەکسەر مغەوەشتان دەکرد بزرتان دەکرد بۆ بیاوە نەبوو بەڵێ ئێستا کە زۆر بە احتیاجی لە درسی بی لە ئەفازەی بی لە هەموو شتێکی پیشان دەدەن حەز ناکەن خەڵکێک مەقسەدە بینەوانی ئەلمانی ئەوە ئەلمانی ڕێی خۆیان لۆ خۆیان ملەتی کورد 195 مسلمان الحەمدولله بەڵێ کە ئەنگۆ لەم انتخاب پێم ناخۆشە ئەگەر بێ ئەنگۆ هەر حزبەک بە تەواوی پەیامی خوا پێغەمبەر بگری سەڵاو سەلەم پێم خۆشە سەرکەوتوو بیتم بەڵام ئەنگۆی تاغا کورسێک داینە لۆ
لەبەر ئەوەی يعني وەکو برایەتێک پێدرا ماشکانەوە نەبیتە نا زۆر تەبیعیە ئەوە ئێمە بە پێشنیار بەڵێ حەز دەکەی ئێستا کە خوای گەورە ئەو عزەتەی لەم گۆشتان دیتەوە لەبەر ئەوەی هەر بژێتەوە ئیسلامی پارتی و یەکێتی و هەموو حزبەکان لە دەستی داد و بێداد کەس نەدێتە مشاشیان کات بەڕاستی شانازی بوو هەمومان ئێستا کانگۆ دەتانەوێ با خۆپیشاندانێکی سەدادان و بەهاندانی خەڵک نا لۆ خوا بگەڕێنەوە لۆ دینەکەی خوا ئەو دینەکە ئەو کات دەتان کرد کە خوای گەورە عزەتی پێبەخشی بوون کە دەگوت عەلی باقیر هەموو لە دەستی وەرزین ئێستا کە عەلی باقیر لەگەڵ ڕێزم هاش لە شەخسیەتی تەمشادێکی هەم بەدوو دنیا کەتینا ئافرەتی سفورا زورنا و مۆسیقا و ئەو شتانە هەر ئەنگۆ بوو لەگەڵ ڕێزم لەو کاتیتان هەر ئەنگۆ بوو دەستا دەستخۆشی ئەو کاتان لێ دەکەم عرام بوو هەموو شتێک بوو خێر ئەو کاتی هەمووی عرام بوو ئێستا هەمووی عرار کرایە هەمووی تەواوە هەمووی بەقەیتی خۆی خەرکردە ناوێ مەولود و بیدعایە دەیکەن يعني حمد اخواتي ناقوش لقى الرزم حزب الاسلامي كان ودوانيش كباسكو اسلامي كان اخوك دواء لقى الرزم هذيك اخواي جورا دنيا الاسلام دواء كانوا دنيا تاعهم براستي بله يعني وين يا توبدر بالكاتل بشكل زعني في هناك بياو مو بخول وكاتل محمد لكم يا دار ايش اللي صار كان لبول براستي انجي مثل ما نبو في امل حتى لو اخوات عندك اسا تبدو دنيا كتل يعني هذا ممنوع هذا كمواشى او عزة النما ومن خواهد القرآن تقول عزة الله والرسول والمؤمنين بله هذا آية أقول مؤمنا يا مسلمين يعني أو بخوت عن دانا وقتي كودري في ذات الوقت بين الزوز والصباص ده كان هرجو تساعد مع ذا في الكاد محمد إبراهيم عزيز وخوشويستي باوشي محمد من داواکارم لە جەنابەت يعني هەم دوعای خێرمان بۆ بکەی دوعای هیدایەتمان بۆ بکەی دوعای ئیستیقامەمان پێ ببەخشێ خوای گەورە يعني الحمد لله جناب ديار إيمانك باشت هي تقواك باشت هي ولا نزكي على الله أحدا بلام إمش هيج كسيك هيج إنسانك بيك مكرينية سپاس دەکەین ماڵت ئەوە بێ کە بە بیرمان دەخەوە ئەگەر نوقسانیەک خەلەلێک گرفتێک هەبێ حتمما دەنگت بیستراوە حتمما پەیامەکەت گەیشتووە هەر کەسە و لە ئاستی خۆیەوە ئیش لەسەر ئیمان و عەقیدە و بیر و باوەڕی خۆی بکە ئێمەش ئینشاءالله ئەوەی لە توانادا بێ ئەوەی بتوانین لە خزمەتی دین و ژینی خەڵکدا بێ قسووری ناکەین تێبینەکانی شتم نووسیوە ئەتخێنە سەرسەر و سەرچاومان ئەوەنەی ئیمکان بێ بەجۆ دەکەین و جۆڕایال دەبین سپاسە دەکەم مەمنونی جەنابتم بۆ تەلەفۆنەکەت موفق بی باوکی محەممەد ئەچمە لای کاک هیوا لە سلێمانیەوە عەلەیکە سەلام و ڕەحمەت الله باشی کاک هیوا گیان سەوتە زۆر کزا ئێستا باشە بەڵێ فەرموو وەڵا حکومت بۆچی دەرماڵ نایە بە قوتابیان حکومت زۆر بێباکە لە خەڵک لە هەموو شتێک یعنی ئێستاوە تا دەرماڵی نایەتێتە تەلەڤیزیۆنیش بە ئارەزوی خۆی قسە ئەکا بە عالەمی ئاشکراش ئەڵێ دەرماڵە نایم و کەس قسە ناکە کە ئەزانێ خەڵک ئەمە قبول ئەکا و لە ئەسنای خۆپیشان لە ئەسنای هەڵبژاردنیشە هەمووی دەنگی PA کە بۆی ئەچێتە سەر ئیتر بێباکە بۆچی دەرماڵە بە خۆ هەر دەرەچێت خۆ هەر دەنگی خۆی ئەهێنێ بەڵێ عنیت منەتی ئەوە کا بەسەر تەلەڤیزیۆنێ خۆ چۆن ئەکرێ خوێندن بە خۆڕایی و دەرماڵەش بدێت وەرە من لە عالیەکەمانە 6 شەهادەی هەندەسە هەیە کە بەرزترین کولیە بوو لە جارانە نەک لە ئێستەیە هەر هەمووی ئەم بە توولێکی گردەگۆزینە بەڵێ یعنی ئەوە ئیتر خۆ گەورەترین بێئومێدیە لە وڵاتەیە تەواوە دەستەکانت خۆش بێ هەندەسە بوو جاران بەدێسە ئەوەتا هەمووی بێئومێد بووە هەکامی شەهادەی هەندەسی تاو کردووە لە ڕەنگە لە مۆڵەکانە بە 200,000 ئیش بکە بەڵێ دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم کاک هیوا لە سلێمانیەوە ئەچمە لای پەیوەندیەکی تر باوکی ژیار وەرەگرم ئەو کاتتان باش هەموو کاتێ باش کاتتان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاسە دەکەم هیوادارم بەرنامەیەکی لەسەر چاکسازیەکانی حکومەتی پێشکەش بکەن بەڵێ بەڵێ باوکی ژیار بەداخەوە پەیوەندەکەی قەتع بوو هیوادارین باوکی ژیار هەوڵ بدا وەریگرێتەوە کاک پۆڵا لە هەولێرە وەرەگرم کاک پۆڵا سڵاوی خوا لە جەنابەت برای عەزیزی لە خزمەتین فەرموو بە داوای لێبوردنەوە من ئەگەر ڕێگا بە برات بدەیت لەسەر تەوەرەکە هیچ نییە بۆ کاتێکی تر بەڵێ بەڵام دەربارەی شەهیدکردنی ئەو پۆلە شەهیدە دوێنێ شەوی
بەدەوت تیرۆرستانی عروبەی شۆفێنی هەزارە و سەدان ساڵە خۆیان لەبەر حەشار دەدەن، ڕۆژێک بە ناوی حرەس قەومی، ڕۆژێک بە ناوی جەیشی فیدائی سەدام، ڕۆژێک بە ناوی داعش و نازام تیوتی. کاتی ئەوە هاتووە بە پرسەکان بازەوە دەکەن گوایە ئەوان بە کامیرەی حراری نەخێر. خوای گەورە لە 16 شوێن لە قورئانی پیرۆز پێمانی گوتووە یا ئولی الئەلباب، یان خاوەن عەقڵەکان. کاتی ئێستا هاتووە ملەتی کورد کامیرای عەقڵ بەکاربێنێ بۆ ئەوەی لە ڕەگ و ڕیشەوە نەک هەرشەوە و ماوە پەلاماری سەرپۆزیەکی پێشمەرگە بدرێ، منداڵ بێ باوک بکرێ، بە تاوانێک. تاوانی کورد بوون، تاوانی ئەوەی لەناو کوردستانین. ئایا قودسمان داگیر کردووە؟ ئایا خاچ عەرەبمان داگیر کردووە؟ بەداخەوە بێ هەڵوەستی لە هەموو لایەنێک دێنم لە ڕێگای بەڕێست و کەناڵەتوانەکەتان ئەو پەیامە هیوادارم بیگەێنن بە بەرپرسان و دەسەڵاتداران تاک بە تاکی ملەتی کورد. بەڕێزان وا بۆ 8 ساڵ دەچێ داڵدەی هەموو عەرەبە سولنەکانمان داوە کە ئەوان کەس و کاری داعشن، هەموو کەس دەزانێ. وا تاکە ئەگەر دەمانەوێت کۆ بۆ ملەتەکەمان، بۆ دینەکەمان، بۆ نیشتیمانەکەمان بجێڕینەوە، لەخوا نەبێ لە هیچ کەس مەترسن ئەم هەنگاوانە دێبەدێ بکەن بۆ ئەوەی شکۆتان سنگتان لە بەغداد زۆر دەبێ. یەکەم هەناردنەوەی ئەو ئاوارانەی کە 8 ساڵە لە کوردستانن، هەر لە کوردەواریش وتراوە کشتە خۆپەڕەشە، میوان ڕۆژێک 2 ڕۆژ خۆشە، بیان نێرینەوە ناوچەکانی خۆیان ناوچەی سوننا. ئەو کاتە زۆر بەڕاستکاوانە پێتاڵێم دەڵێم دەبێتە شەڕی شیعە و سوننە کورد خوا دەیپارێزێ، لەبەرەوەی عەقڵ بەکاردێنێ، خوا داوای لێ کردووە عەقڵ بەکاربێنێ. شکۆتان لە بەغداد سەنگتان زیاتر دەبێ، کرێنشین باریان سووک دەبێ لە شارەکانی کوردستان. هاتو تۆ و دەنجاڵی لە ناو شارەکان نامێنێت، دۆخی ئاو و کارەبا و تۆندروستی و نەخۆشخانەکان زۆر باریان سووک دەبێت کە داری قێزەونی و لە شرۆسی کە لەگهێناویانن لەگەڵ خۆیان نامێنێ. بۆی بیسەلمێنین بەرامبەر خوا ئێمە لەوانەین کەخوا خۆی وەسلی کردینە الذین لا یخافون لەومەتە لائم. بەسە سەدان ساڵە دەمان کوشن هەر ڕۆژێ بەناوێت، هەر ڕۆژێ لەژێر عەبایەک. بەسە سوێن بخوا ئەگەر نەبینە ئولی الئەلباب کەخوا پێی وتوین ڕۆژانە شەوانە ماوە فۆڵ لە ڕۆڵەکانمان شەهید دەکەن، دەیکوشن، منداڵەکانمان بێباوت دەکەن، بێناز دەکەن. بۆ کارتیە دەست خۆش کاک پۆڵا نەهێنانی نیشتیمان پەروەریە و دینداری ڕاستەقینەیە دووبارە ڕێزم هەیە بۆ کاک مەحموود. سپاس بۆ تۆ کاک پۆڵا، دەست خۆش بۆ پەیوەندێکت. مام حەسەن کۆ تا پەیوەندیە لە چەمچەماڵە وەرێگرم. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. وعەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵا مام حەسەن جان. وەڵاهی مامۆستا بەڵاسیام حکومەتە وای لێ کردووە، وای لە خۆی کردووە هیچ کەسی حەزی لێی نەماوە. وای کردووە کەس حەزی لێ نەمێنێ. ئەی چی بکا باشە؟ وای کردووە کەس حەزی لێ نەمێنێ. مامۆستا ئەم قوتاب ئەمانەی کە لە زانکۆن بەڵێ بنیسا لە چەمشەماڵ مناڵم لە زانکۆیە، باشە لە چەمشەماڵ وینێرم بۆ هەڵەبجە، باشە ماقولە تۆ لە شارەکەی خۆ تۆ لەیرەوە ئەو پارەی نەک پارەیان بۆ سەر بکا پارەیان داتی، ئەو پارەکەی خۆش و پێ سەرفەکەم. تۆ لەیرەوە لە چەمشەماڵ مناڵم 3 مناڵم لە هەڵەبجەوە خوێنێت، پارەکەی خۆش بەتەمای ئەوە خەڵک بەتەمایەوە نەبێم حکومەتە پارەی بداتیە، خەڵک گەمەنە پارەی پێ سەرفەکان لەیرەوە نردومانە بۆ هەڵەبجە. بەڵێ دەستەکانە خۆش بێ مام حەسەن، ئینشەڵڵا خوای گەورە حکومەتە نەماوە ئێمە، خوای گەورە کارت بۆ ئاسان بکە، خوای گەورە دەروی خێر لە تۆیش و ئەوانەش بکاتەوە کە بەدەست ئەو حاڵەتەوە ئەناڵێنن گرفتیان هەیە لە هاتوچۆکردنی قوتابیەکانیان، نەوەکانیان، مناڵەکانیان. ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەک بکە. من سوپاسی ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەم بینەرانی بەڕێزم، ئەڵقەیەم جارەی دوانگەی خەڵکتان پێشکەش کرا تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.